ئێرە گۆڕەپانی ئاهەنگەکانەکە ئێمە لێی وەساوین لە بەغدا. بەڵێ ئەم گۆڕەپانە چییە بە دیاریکراوی و بۆچی بەکاردێنرا و کەی دروست کراوە؟ ئەم گۆڕەپانەی ئێرە نەمایشی سوپای عێراق بوو. ئەمە لێرە بڵێن ڕژێمی بەعس ئەمریکا کردەوە خۆی کۆن دەستی پێکرد بناغی ئەم شوۆنە لە ساڵی 1976 دانرا تایبەتی لەگەڵ جوندی مەجهولە ینی بڵین سەربازی ون بۆی بێژێ شۆنە لێرە عێراق نەمایشیە کردوی هێزەکانی خۆی پێشانەدا دیگە لەوەش فڕۆکەش بە ئاسمانەوە ڕەتە بوو بێرە بەڵام ئەم شیرانە دوای ئەوە دروستکرایانی لە ئەوڵەوە نەبوو کۆمپانیایەکی بەریتانی دروستی کرد بە ناوی مۆریس سینگەرەوە لەگەڵ کۆمپانیایەکی ئەڵمانی پۆڵای شیرەکانی دروست کرد ئەوان میتال فۆرم ئەمانە دروستیان کرد لێرە طبعاً هەموو جۆرە تانکێ لێرەوە ڕەتە بوو هی پاسەوانی کۆماری بڵین هێزی تایبەت مەغاویر بوو تۆپ بوو موشک بوو لێرە هێزی خۆی پێشانەدا هێزی سوپای عێراقی پێشانەدا بۆ جیانە بۆ نمایشی سەربازی باڵێ زیاتر بەکارە باشە خۆی بە دەرەکراوێکەوێتی کوێی بەغداوە گۆڕەپانی ئاهەنگەکان ئێستا خۆی ئەم ناوچەیە زۆر گەورەیە ینی بڵین ئەگەر سەری تەرەفی چەپمان بکەین ئەوە ناوچەی سۆزە قەسری جمهوری ڕێک لە پشتت بەوابەی هەفتەی تەموزە کۆماری عێراق ئەو کاتە بڵین قەسری جمهوری پشتیشمان ئەبەم ناوەیە ڕێکە کاتە ناوچەی حارفیە بەناوبانگە حارفیە لە بەغا ئەم بەریشمان بڵین چەپەی پشتمان ئەکاتە قەسری مؤتەمەرات و ئوتێلی ڕەشید ئەوەی کە ڕسمەکەی جۆرج بۆشیان لە زەوی دروست کرد بوو وتیان لە عەپار درستی کردووە کە موشەکی ئەمریکا کوشتی زۆر باشە بە دیاریکراوی ینی ئەوەندەی ئێمە بینی ومانە لە ڤیددیۆدا نمایشی سەربازی تیاکراوە جەنابشت فەرمووت بۆچی تر بەکارە هاتم گۆڕەپانی ئاهەنگانە خۆی لێرە بڵین لە کاتی جەنگی عێراق وێرانی شاکە کۆتایی پێهات هەر لەم ناوچەیە ئاهەنگیان گەڕان چونکە ئەگەر سەری پشتەوەمان کەی لەوێ سینەمای لێیە لەگەڵ تیاترۆ مەسرحیشی لێیە ئەو کاتە خەڵک هات بۆ ئێرە مەسەلەن بۆ ئاهەنگ بۆ ینی بڵین جەژن وایە هەر شتێ وایە بەڵام ئێستاکە گۆڕاوە چونکە دەستکاریەکەن بڵین تەرمیمیەکەن تعمیریەکەنەوە چونکە حکوومەتی عێراق بەڕاستی لە 2010 بەتەما بوو ئەمە بڕخێنێ بەڵام سەفیری ئەمریکا لە عێراق ڕازی نەبوو لەسەری و ڕایگرت مەگە ئەمە ئەڕوخان نامە ئەمەی ئێسەکەی بینیتم زۆر باش با وردە وردە بێمە ناو وردەکارەکانەوە لەم ساحەیە چی کراوە هەر لە ڤیددیۆ بینی ومانەکە سەدام حوسێن سەرۆکی ڕژێمی بەعس و سەرۆک کۆماری عێراقی لە ناوچوو ینی باسی لێرە لەم ساحەیە فیشەکی دەتەقان لەسەر و سەکۆیەی کە لە پشتمانەوەیە بۆ ببینی ئەم شمشێرانەی شاب بە ئەسب هاتوچۆی دەکرد ئەو کاتە دەسەڵاتی سەدام چۆن بوو ئەو کاتە سوپای عێراق ڕووخا بوو ینی بڵێ ئەوەی کە تەقەیە کرد بە ئاسمانەیان کە بە ئەسپەکە بە بنیان ڕەت بوو تەنها ئەوە پێشان بدا کە من جارێ بەهێزم بەڵام خۆی کوێتایی بوو هەر لە ساڵی 91 دوای شەڕی کوێت سوپای عێراق ڕووخا نەما تەنزیمی نەما وەکو جاران نەبوو ئەو سوپا بەهێزە بێتن ئەی زەرەرێکی زۆری پێگەیان بەڵام سەدام حوسێن لێرایوت خۆی پێشان بدا کە من جارێ بەهێزم سوپایەکی بەهێزم هەیە بەڵام نەخێر وا نەبوو تەنها شۆیە بوو خۆی پێشانەدا بۆ خەڵک کە من سەدام حوسێن جارێ سەدام حوسێن بوو بەهێزم نەخێر لە دوای 91 سوپای عێراق کۆتایی پێهات بوو ئەنی هاتو چۆکردن بە ئەسپۆ بەبینی ئەم شمشێرانە و تەقەکردن لەسەر مەنەسە و تەنها ئەوە پێشانەدا کە من بەهێزم زیاتر نییە باش لە کاتی نمایشە سەربازەکانە فەرماندەیەکی سەربازی دەردەکەوت بە شمشێرێکەوە فەرمانی دەستپێکردنی نمایشی وەردەگرت ئەم کەسە کێ بوو و بۆ وای دەکرد یانی خۆی ئەوە یەک کەس نییە ینی بڵین حرەس شەرەف ئەگەر ببینی هەر سەرۆکی وڵاتێ بێتە ئێرە پێشوازی لێکرێتن لەلایەن حرەس شەرەفەوە ئاڵایان بەرزەکەنەوە ئەو کەسە عینی حرەس شەرەفە بە شیرەکە دەستپێکردنی ئاهەنگەکە فەرمانی لە بڵین فەرماندەی هێزی هەموو عێراقی وەرەگرکە و کاتە سەدام حوسێن بوو ینی خۆی قائد العام للقوات المسلحة خۆی دانابوو فەرمانی لەوەرەوەگرتی تر دەستیان پێیە کرد
حرس الشرفیش لە هەموو وڵاتی هەیە یعنی تەنها عێراق نییە هەموو وڵاتێک حرس الشرفی هەیە پاسەوانی شەرەفیە کە پێشوازی لە سەرۆکی وڵاتانی ترەکە یان بۆ ئاهەنگگێڕان بۆ نەمایشی سەربازی ئەبێ هەبێ ینی داوای دەستپێکردنی نمایشەکەی دەنگ زۆر باش لێرە لەسەر ئەم خەتانە نمایشی جۆرەها چەکە کرا بە تۆپ و تانک و چەکی سووک و چەکی قورس و فڕۆکەوانە باشە سەدام چۆن نەدەترسا ئەو کاتە لە هەڵگەڕانەوە لێ هەڵگەڕێنەوە هەنی بەو چەکانە خۆی ئەم چەکانی کە لێرە بەکار دێتن بڵێ ئەو فڕۆکانی کە بە ئاسمان ڕەتە بێ ئەمانە هەمووی مەنزوماتی لێکراوەتەوە موشک فیشک دۆشکە هیچی پێوە نییە بڵێ منزومەی تەقەشی لێکراوەتەوە وە لە هەمان کاتە ئەو فڕۆکەوانانەی کە ئەمە ئەکەن هەمویان هەڵبژاردن هەڵبژاردەی خۆیانن کە سوکاری خۆیان جگەلەوە ئەگەر بیتە سەر تانک تۆ تۆپت هەیە شۆنی تۆپەکە جارێت بەگەتەی لێکراوەتەوە 6.62 میلیمەکە دۆشکەی دەرزی و ئەوانەی تیانە بڵێ بتوانێت تەقە بکە تۆپەکەی مغلاقەکەی شۆنی تۆپەکەی هەر لێکراوەتەوە و لەحیمیش کراوە ئەمانە هەمووی لەحیمەکراتن یان لەوە پێشیش باسیم کردو ئەوە نییە بڵێ ئەم چەکە بە کەڵک دێ بەکاری بێنیتن تۆ هەتاکو و کەڵاشنکۆفی دەستیان جگەلەوەی کە تۆ دەرزی لە ناوی دەرەکەی ئەقسامەکانیشی لەحیم کراوە ناتوانانی ئەقسامەکەشی نایەتەوە هەت تاکو ناو مەغزەنیان ینی سپرنگی تیانە بڵێ فیشک پاڵنێتن بۆشە بەتاڵە ئەمانە هەمووی لەوە پێش ئەکرا ئامادە ئەکرا ئەنجا نەمایش دەسی پێ کرد هیچ ترسێکی هیچ ترسێکی نەبوو ئەمە ناگەڕێتەوە ساڵی 82 کە ئەنوەر سادات ئەفسەرێک و دوو سەرباز کوشتیان لە شۆنی دانیشتنی نەمایشەکە.